وتوێژەکان لەسەر شیانەکانی گەڕانەوەی ئەمریکا و ئێران بۆ ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 دەستیان پێکرد. ئەم وتوێژانە لە ژنێف دەکرێن لە ڕێی هاوپەیمان و هاوبەشە ئەوروپایەکانمانەوە. وتوێژێکی ئاسان نابن و وەهاش چاوەڕوان دەکەین درێژە خایەن بن. بڕوامان بەوەیە کە دیپلۆماسی ڕێگەی ڕاستی بەرەو پێشچوونە. کاتێک بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ لە ڕێکەوتنە ناوەکیەکە کشایەوە، تەنها کەمکردنەوەی بینینی توانایە ناوەکیەکانی ئێرانمان بۆ مایەوە لە پشکنینی دامەزراوە ناوەکیەکانیدا لە تێگەیشتن لەوەی چەند نزیکن لە بەدەستهێنانی چەکی ناوەکی. ئەڵبەت ئەمانەش لە بەرژەوەندی هیچ کەس و لایەنێکدا نیەن و بە تایبەتیش بۆ گەلی ئەمریکا. لەگەڵەوەشدا کە وتوێژی ڕاستەوخۆ لە نێوان ئێرانیەکان و ئەمریکاییەکاندا ناکرێ، بەڵام واشنگتن شاندێکی ئاستبەرزی خۆی گەیاندە ڤیەننا. پێویستە ئەو ڕاستیە بگوێزینەوە بۆ هاوبەشەکانمان و بۆ وڵاتانی پێنجکۆییەک کە ئێمە بڕوامان بە دیپلۆماسیە وەک باشترین هەنگاو و گونجاوترین هەنگاوی بەرەو پێشچوون. ڕابماڵی کەسێکی بە ئەزمونە و پێشتریش بەشداری لە دانوستانەکاندا کردووە، بێگومان کەسێکە لە ئاستێکی گونجاوی نوێنەرایەتیکردنی حکوومەتەکەماندایە تا لەوێ بێ. لەو کۆبوونەوەی ڕۆژی سێشەممەدا تەوەری وتوێژەکان لەسەر هەڵگرتنی سزاکانی سەر کۆماری ئیسلامی ئێران نەبووە. بەشی زۆری وتوێژەکان لە سەرچۆنیەتی گەڕانەوەی ئێرانە بۆ وابەستەبوون و هەروەهاش ئەوەی چی دەکەوێتە سەر ئەمریکا، بەڵام ئێمە ڕوون و ئاشکرا بووین لەوەی هیچ هەنگاوێک نانێن و پێشبینیش ناکەین هیچ هەنگاوێک بنێن لە ئێستادا دەرفەت دەدەین وتوێژەکان بەردەوام بن. هەر چۆنێک بێ ئێرانیەکان چەند مەرجێکیان هەیە بۆ درێژەدان بە کۆبوونەوەکان. حالا حاضر به نتایج این نشست ئێمە نەگەشتبینین و نەڕەشبینیشین لەسەر بەرەنجامەکانی کۆبوونەوەکەی ڕۆژی سێشەمە، بەڵام دڵنیاین لەوەی لەسەر ڕێگا ڕاستیەکەین. ئەگەر ئەمریکا ڕژد و ڕازگۆیانە سەرماندی دەبێتە ئاماژەیەکی ئەرێنی بۆ ئایندەیەکی باشتر، ئایندەی ئاشتی و ئاسایش لە ناوچەکەدا و لە جیهانیشدا و ژیانێکی ئاشتیانەش بۆ گەلانی ئەم ناوچەیە دێتاراوە. ئەوە بە دڵنیاییەوە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە لە چەند هەفتەی ئایندەدا تەواو دەبێت. بەڵام مەرجە گەورەکە لای ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانە. ئەمریکایی‌ها باید تحریم‌ها رو لغو کنن. دەبێت ئەمریکایەکان سزاکان هەر هەموو سزاکان هەڵبوەشێنەوە. ئەوجا ئێمە پشڕاستی دەکەینەوە ئایا بەڕاستی سزاکانیان لاداوە یان نا، پاشان دەست دەکەینەوە بە وابەستەیەکانمان بە ڕێکەوتنە ناوەکیەکەوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان دەکەین بۆ توێژکردن لەسەر ئەو دانوستانانەی لە ڤیەننا کران سەبارەت بە ڕێکەوتنە ناوچیەکەی کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەو مەبەستەش میوانداری سۆران پاڵانی نووسەر و لێکۆڵەر دەکەین، هەروەها هێرش پاڵانی لە کەنەداوە لەگەڵماندان هەردووکیان. کاکێرش شیکەرەوەی سیاسیە. کاکێرش کاکسۆران سەرەتا زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان. یەکەم پرسیاریشم لای تۆ دەست پێ دەکەم کاکێرش، چیمان بینی یاخود چی هەست پێ دەکرێت لەو کۆبوونەوەی ڕۆژی سێشەمە لە ڤیەن ناکرا؟ زۆر سپاس بۆ جەنابت و بەخێرهاتنی کاکسۆرانیش دەکەم. لەو کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە کە هەتاکو ئێستش بە شێوەیەکی دیکە درێژەی هەیە و قەرار وایە ڕۆژی هەینی بە شێوەیەک ڕاگەاندراوێک بدرێوە کۆی ئەو باسانەی کە کردویانەوە بە چی گەیشتون ڕابگەێنن. بەڵام ئەوەی کە دەیبینین هەوڵێک بوو کە ئیدارەی بایدن بەسەرەتاوە بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنی بەرجام بە قەوڵێکی و ئەو ڕێکەوتنی بینی ئێران و ئەمریکا کە 2015 بگەڕێنەوە و ئێران پایبەند بێ ڕێکەوتنەکە و لەو خروقاتانە یا و یاساشکێنیانەی کە کردبووی لەو مەرحەلەدا دەست هەڵگرێ. ئەوەی هەتاکو ئێستا بووە لە پێشدا بە هەموو ڕیتۆریکێکەوە کە هەردوو لادەیان کرد، لایەکی کە ئەمریکایەکان بوو دەیکوت دەبێ ئێرانەکان دەست پێ بکەن و بگەڕێنەوە ئێرانەکانی شەرواتیان دەکوت بە ئیزافەیەوەی ڕێبەری ئێران خامنەی هاتوو بۆ خۆی بە عەلەمی ڕایگەیاند و نیشانیدا کە ئەوە بڕیاری ئاخر لە مەسەلەکەدا دەدا و کۆمەڵە شەرت و مەرجی دیاری کرد. ئەو شەرت و مەرجانە لە زاهر داوا نیشان دەدەن کە ئێرانەکان مەیلیان نییە بەگەڕانەوە، بەڵکو خۆیان بە سەرکەوتوو دەزانن و دەیانەوە ئەمریکایەکان پاشەکشە بکەن و زۆرترین امتیازەکان بە ئەمریکایەکان بدرێەوە. هیچێک لەو شەرت و شروطانەی ئەمریکایەکان قبول نەکەن و ڕاستەوخۆش حازر نین بۆ وتوێژ. ئەوە قسەیانە، بەڵام لە عەمەڵدا هاتوونەتە نێو وتوێژێکەوە، چون ئێرانەکان کشارێکێک جار زۆریان بەسەرا قبولیان کردووە کە وتوێژەکە بکەن، گەرچی زاهرەکەی تۆزێک منداڵانە دەچێت لەوەی کە
ئەو قسەی خامنەی کردوێتی کە ڕاستەوخۆ و توێژ ناکەین پێویست نێ بێجگا لە بەر مەسەلەی بەرجام و پرۆژە ئۆتۆمیەکە هیچ شتێکی دیکە بکەین لە زاهردا وای کوتووە بەڵام لە ڕاستیدا ئەوە خەریکن و توێژەکە دەکەن و هەردوو لا ئامادەگیان هەیە لەو دانوستاندا بگەنەوە ڕێکەوتنە بەڵام زۆرتر ئێرانیەکان هەوڵەکەیانەوەیە نێڵن زیاتر لەو مەسەلە بچێنی زیاتر لە مەسەلەی پرۆژە ئۆتۆمیەکە بەحسەکان نەچێ و ئامریکایەکانش هەوڵیانەوەیە کە جارێک مەسەلەی ئۆتۆمیەکەی ئێران کێشنە نێو مەوزوعەکەەوە بیخەنە باکسێکەوە دایخەن تا لە داهاتوودا لە بوونی شارە اقتصادی و دیپلۆماسیەکان زۆرتر کەڵبەرگرن بۆی ئێران ڕاکێشنەوە مەیدانە کە زۆرێتر لە ڕێکەوتنەکانی پێ بکەن بەرجامێکی گەورەتری پێ بکەن. بەڵێ کاک سۆران بەڕای جەنابە ئەم و توێژانەی ژنێف دەبنەمایی ئەوەی کە بڵێن ڕێکەوتنێکی باشتر بێتە ئاراوە وەکو ئەوەی کە بەڕێبەرایەتەکەی سەرۆک ترامپ پێشتر داوای دەکرد و بە شوێنەوە دابوو کە ڕێکەوتنێکی نوێ بکرێت و فراوانتر بێ یاخود و توێژەکان زیاتر لەسەر وابەستەبوون و وابەستە نەبوونە بە ڕێکەوتنەکەی 2015ەوە. سپاس کاک بەڵێن بۆ جناب و بەخێراتی مامۆساهێرش پاڵانی دەکەم سەرڕای زانیاریەکانی مامۆساهێرش منم بێتێکی لەسەرەوە بکەمەوە کە ئەو توێژانە بۆ ئەوە نییە کە ئەو تێڕوانینەی کە ئیدارەی ترامپ هەیبوو بۆ ڕێکەوتنێکی گشتگیرتر و ڕێکەوتنێکی پڕبەرژەوەندیتر بۆ ئەمریکاوە پڕپابەندتر بۆ ئێران بەڵکو ئەمە زیاتر بۆ ئەوەی ئێران بهێننەوە بۆ ڕێکەوتنی کە لە ساڵی 2015 کرا و استراتیژی ئێستای بایدنیش درێژەدانی هەمان استراتیژی پێشووی ئۆبامایە کە خۆشی بەشێک بوو لە کابینەکە بۆیە لە ڕاستیە ئێرانەکانیش باش دەستی ئەمریکایان خوێندوتەوە و دەستی بایدنیان ئیدارەی بایدنیان خوێندوتەوە بۆیە زۆر جارێکیش لە هەڵسو کەوتەکانیانە زۆر پڕووتر لە بەرامبەر ئیدارەی بایدن دەوەستنەوە ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان فشارهێنانەکانی ئیدارەی ترامپ لەگەڵ بایدنا ئێستا ئێرانەکان لە موقعیتێکی باشتران و ئەوان داواکاریان زیاترە لە ئیدارەی ئەمریکا وەگەوەی کە ئەمریکا داواکاری بەسەر ئێرانەکانە فەرزکەوە لە هەمان کاتە ئوروپایەکانیش کە هەمیشە بەدوای بەرژەوەندەکانی خۆیانەوە وێڵن لەو پەیوەندیەدا زەمینە سازی باشترەکەن و لە هەمان کاتە بەردەوام ئەوە بەگوێ ئەمریکا دەهێنن کە گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکەەوە پابندبوونکردنی ئێران لە بەرژەوەندی هەموو لایەکەوە هەموو هەوڵێکی ئەمریکا ئەوەیە کە ئێران پابندکە بۆ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکە و پابندی ئەوە بێکە لە 2015 لەسەری ڕێکەوت. بەڵێ جنابە داماژە بەوە دەکەی کاک سۆران کە ئێرانیەکان داواکانیان زیاترە وەک لە داوای ئەمریکاییەکان داواکردن ئاسانە بەڵام جێبەجێکردنی ئەو داواکردانە بەڕای تۆ گران نییە؟ من پێم وایە ئێرانەکان وەک گوتم باش دەستی ئەم کابینیان خوێندوتەوە و دەزانن ئەم کابینە ئەحمەدێ زۆرترین ئیمتیازیان پێ بدا و لە هەمان کاتە لە خودی نێوخۆی ئەمریکاشە ئێرانەکان خەریکی لۆبیەکی بەربڵاون بۆ تەسیردانان لە ئیدارەی ترامپ و لۆبیەکانی خۆیان چ لە ئاستی ئەو کەسانەی کە ئێرانین و لۆبی بۆ کۆماری ئیسلامیەکەن چ لە ڕێگای دۆستەکانی خۆیانەوە و بەڕاستی خودی کابینەکەیش جۆرێک لە مەیلێکی بێسنووری هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران و دەبینین فشارەکانیش بۆ هاوپەیمانەکانی خۆی کە بەتایبەت لە پەروەندەی مەسەلەی عەرەبستانی سعودی فشارهێنان بۆ عەرەبستانی سعودی و لابردنی حوسیەکان لە لیستی تیرۆر و لە هەمان کاتە ئەو میلیشیانەی کە بە کاری تیرۆر و لە هەمان کاتە بە ئامانجگرتنی هێزەکانی هاوپەیمانانی ئەمریکا لە ناوچەکە نیشان بدا ئەمەش بۆ ئەوەیە کە وەک خۆیان دەڵێن کە ئاڵۆزی بۆ کاکسۆران بەداخەوە پەیوەندیەکە لە ڕێی سکایپەوە ینی پێدەچێ بڕینی تێکەوتوێ بۆیە بە پرسیارێکی ترەوە دەچمە لای کاکێرش بەپی لێدوانی هەم واشنتن و هەم تارانیش تەواوی کۆبوونەوەکان لەسەر وابەستەیی و وابەستە بوونە بە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015ەوە باشە ئەگەر وابەستەیی ڕووی نەدا ئالتەرناتیف چییە؟ هەتاکو ئێستا خودی ئیدارەکە نەوعێک لە ڕوانینی لە خۆی نیشانداوە لە ڕاستیدا ئەو قسەی جەنابتە و پرسیاری جەنابەت زۆر لە جێی خۆیدا ئەوە سیگناڵێکی زۆر خراپی بۆ ئێران نردووە زۆر خراپیش سیگناڵێکی خراپیش بۆ منتەقەکە بەگشتی دەبێت ئەویش ئەوەیە کە ئەگەر لە بیرمان بێ پێشتر ئیدارەکانی ئەمریکا بەردەوام لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بۆ ڕووبوونەوە و هەوسارکردنی جموجوڵەکانی کۆماری ئیسلامی شتێکیان دەکوت کە زۆر باو بوو هەتا تا حدێکیش بوو بە
گاڵتە و گەپ دواترەکەی ئەوە بوو کە دەیانکوت هەموو بژاردەکان لەسەر مێزن یەک لەوانە دەیانکوت پەلاماری نظامی ئێران لەوانی دیکە کە هەتا کوێستەش خەڵکی لێوەردەگرن فشارهێنانی ئابووری و تحریمکردن و محکومکردن و لە مەجامعی جۆرا و جۆر وە لە ئاستی ئەمریکادا بە شێوەیە کورتکردنەوەی دەستی ئێران لە زۆر شت ئێستا ئەم ئیدارەیە ئەو دوو ئاپشنەی لەسەر مێزەکەش هەڵگرتووە یعنی قسە لەسەر مێز و ئاپشنەکانی سەرمێز ناکە هەموو کەس ئێستا لەسەرەوە باوەڕەیە خودی ئەمە سیگنال نادنێکە بۆ جمهوری ئیسلامی لەگەڵ ئەوەی کە بە شێوەیەک دەیانەوێت ڕازی ڕایگرن وای لێ بکەن ئەو حاڵی بوونە بێ بڕێک ئیتمینان بکاکاوەی کە ئەمان شاری زۆرتری بۆ نانێن بۆ ئیشارە بە هیچ شتێکی تر ناکەن ناڵەن تحریمی دیکەی داوێنسن و ئاپشنی شەڕیشیان هەتا کوێستە لەسەر مێزەکە هەڵگرتووە بە شێوەیەکی دیکەش لە ڕاستیدا هەتا ئامریکایەکان خۆیان محکوم دەکەن بۆی ئێران ڕازی بکەن دۆستەکانیان محکوم دەکەن لە منتەقەدا هەنگاوی ئەوڵیان لەگەڵ سعودیەکان هەم لە چەکێنەدان و هەم لە مەسەلەی یەمەنەوە دیمان و فشارهێنانیان لەسەر پەروەندەی ئەو قەتڵەی کە کرابوو لەسەر ئەماراتیەکان و لەسەر خەلیج و لەسەر عێراق مەسلەی پاشەکشکردنیان لە ئەفغانستان و لە مەسلەی عێراقدا هەموو ئەمانە سیگنال بۆ ئێران دەنێرێ کە ئێمە مەیلی کێشە سازکردنمان لەگەڵ نییە باوەڕ بکە بۆ ئەوەشە کە مەسلەیەکی زۆر گەوهری هاتوۆتە نێو مەوزوعەکەەوە لە دوای شەڕی عێراقەوە یعنی لە دوای دەورانی بۆشی کوڕەوە ئەویش ئەوەیە کە ئەمریکا دەیەوێت لە ناوچەکە بکشێتەوە ئەمە سیگناڵی زۆر خراپ بۆ ئێران دەنێرێت حتا دەیانەوە ڕێکەوتنیشی لەگەڵ بکەن ئێرانیەکان دەڵێن ئەو پەڕەکەی ئەوەیە فشارە اقتصادیەکانمان لەسەر هەڵگیرێ لە دوای ئەوە دەستمان لە منتەقەکەدا دەکرێتەوە بۆیە من پێم وایە ئەم سیگناڵی خراپ ناردنە کارێک دەکات بەبێ ئەوەی ئەمریکایەکان و ئوروپایەکان بیانەوێت جمهوری ئیسلامی جەسوورتر بێ لە منتەقەکەدا و مەجبوریان کا بە ڕوبەڕووبوونەوە ئەگەر دەیانەوێت لە ناوچە بکشێنەوە جمهوری ئیسلامی ئیجازەی کشانەوەکەیان پێدەدا لەگەڵ ئەوەی دەیەوێت بکشێنەوە بەڵام ئەوان نەتوانن بکشێنەوە مەجبور بن ڕوبەڕوو بن لەگەڵی ئێران وا حاڵی بووە ئەوان ڕوبەڕوو نابنەوە بەڵام ئەم نەهجەی کە ئێران گرتوویەتە بەر مەجبوریان دەکا بە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران ئەگەر ئێران حاضر نەبێ پایبند بێ بە بڕێکەوتنەکە و دەست لە پرۆژە ئۆتۆمیەکەی هەڵگرت کاکسۆران ئەلبەتە لە زاری چەند کاربەدەستێکی ئەوروپاییەوە ئەومان بەرگوێکە و کە سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی دەخوازێ بەر لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەم ساڵ گەڕانەوە بۆ ئەم ڕێکەوتنە هەبێت و لەگەڵ ئەمریکادا بگاتە ئەنجامێک تاوەکو دەستکەوتێک تەماشا بکرێ بۆ خۆی جا پرسیارەکە لەوەدایە ئایا ئەوەی کە ڕوودەدا لە ئێرانە خواست و حەزی ڕۆحانیە یاخو ئەو خواستەیە کە تەڵا خامنەئی و پاسداران دەیانەوێ لە ڕاستیدا دۆسیی ئۆتۆمی ئێران دۆسیی ئۆتۆمی ئێران بە بڕیاری خامنەی دەست پێکراوە بڕیاری خامنەی ڕاگررتنی و بەرەوپێچوونی هەموو ڕێککەوتن یا ڕێنەکەوتن هەموو بڕیارەکانی بەدەستی خامنەیە و حکوومەتی ڕۆحانی حکوومەتێکە کە لایانی جێبەجێکارە یان هیچ ڕۆڵێکی لە بڕیاردانە نییە و ئەوان دەیانەوێت وەک هەمیشە بە دەستکەوت بە خەڵکی بفرۆشنەوە وەک ریفۆرمخوازەکان و ئەیانەوێت وەک کارتێکی لە انتخابات کە دوو مانگی داهاتوو دەکرێت لە ئێرانە کەڵکی لێوەربگرن لەبەرەوە بارودۆخی ریفۆرمخوازەکان ئەو پەڕی پشێویە لاوازیایە و بەرپرسانی سوپای پاسدارانی ژوا خودی بە خامنەی نایڵێ ئەمە وەکو دەستکەوتێک بۆ ئەوان ئەژمار بکرێت بۆ ئەوروپایەکان و ئەمریکایەکان ژەوە تێدەگەن ئەم جۆرە دانوستانە ناڕاستەوە کە دەست پێکراوە بۆ ئەوەی هەردوو لە جۆرێک ئەم کاتەکەماوە سوودی لێوەربگرن بۆیە بە بڕای من ڕێکەوتن یا ڕێنەکەوتنیش دەخرێتە دوای هەڵبژاردنەکانی ئێران تایبەتی ئێستا هەموو ئامادەکاری لەلایەن سوپای پاسداران و خودی خامنەیەوە هەیە بۆ پۆستی سەرۆک کۆماریش لە ریفۆرمخوازان دەست وەرگیرێتەوە پارێزگاران دایەکی دەزان ڕێکەوتنێک ئێستا بکرێ ئەگەر لە داهاتووە ئەو کەسەی دێ لە بۆنە پارێزان بێ هەرچ لە ڕاستیە دۆستێکیش بەدەست ئەوانەوەیە بەڵام ئەمان بۆ گرنگی زیاتر ئەیانەوێت لەگەڵ دەسڵاتی داهاتوو کە هەر لە سوپای پاسداران و خودی کەسێکی نزیک لە خامنەیە دانوستان بکەن و ڕێکەوتن بکەن و ڕۆحانی بۆ زیاتر بۆ هەڵکێشانە و ناتوانێت دەستکەوتێک بۆ خۆی ئەژماری بکات چونکە ئەوەی بڕیارەدا وەکوتم خامنەیە لەسەر ئەم فەرمانده لەسەر گریمانەی ئەمریکا و هاوپەیمانەکانی من دەگەڕێمەوە بۆ لای بەڕێستان ئەلبەتە ڕەوانەوەی نیگەرانیەکانی هاوپەیمانەکان و هاوبەشەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بەشێکی گرنگی وتوێژەکانە
ئێمە ڕوون و ئاشکرا بووین لەوەی باشترین ڕێگە ڕێ دیپلۆماسیە و هەر بۆ یەش لەگەڵ هاوپەیمانە ئەوروپایەکانماندا کار دەکەین تا بزانین چی دەشێت بکرێ. هەروەها بڕواشمان بەوەیە کە دەرفەتێکیشە بۆ فراوانکردنی ڕێکەوتنە ناوەکیەکە بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی تری ناوچەکە. بە دڵنیاییەوە زۆر باش دەزانین نیگەرانیەکانی ئیسرائیل چین و چینیان. هەر ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی وەهای کردووە کە پێویست بێ لە نزیکەوە بەشداریمان هەبێ لەگەڵیاندا لەسەر ئەم دۆسیە و دۆسیەکانی تریش. ئێستاشی لەگەڵدا بێ تەل ئەڤیڤ کۆماری ئیسلامی ئێران بە گەورەترین هەڕەشە و مەترسی نەکرد بۆ ئاسایشی ناوچەکە بەڵکو بۆ جیهانیشدا دەنێت. نابێت بگەڕینەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیە مەترسیدارەکە لەگەڵ ئێراندا، چونکە ئێرانێکی خاوەنچەکی ناوەکی هەڕەشە و مەترسیە لەسەر بوونی ئیسرائیل و هەڕەشەیەکی گەورەشە لەسەر ئاسایشی تەواوی جیهان. ئەمریکا بە گرنگیەوە دەڕوانێتە نیگەرانی هاوپەیمانەکانی و هاوبەشەکانیشی لە ناوچەکەدا. ئەمە دۆسیەکی گرنگە بۆ سەرۆک بایدن و بۆ بەڕێوەبەرایەتیەکەشی لە کاتێکدا چاومان لەوەیە لە ڕێی دیپلۆماسیەوە ڕێگە لەوە بگرێت ئێران ببێتە خاوەنی چەکی ناوەکی. ئیسرائیل بەردەوام هاوبەشمانە و زانیاریشی پێدەدرێت. هاوکاتی دانوستاندەکانیش لەسەر ڕێکەوتنە ناوێکەکە هەر ئاوەها بووە و بە دڵنیاییەشەوە ئەگەر ئەم هەوڵە دیپلۆماسیانە بەرەو پێش بچن هەر ئاوەها دەمێنێتەوە. لای دەسەڵاتدارانی ئێران تەنها خاڵێک کە گرنگ بێ هەڵگرتنی ئەو سزانانەیە کە لە سەروەختی بەڕێوەبەرایەتیەکەی داناڵد ترامپ داسەپێنرا بۆ سەریان. سیاسەتی بەرزترین ئاستی فشاری ئەمریکا تا ئێستا شکستی هێناوە. ئێستاش بەڕێوەبەرایەتی نوێ ئەمریکا دەخوازێت هەمان سیاسەتی بەرزترین ئاستی فشار بگرێتە بەر. ئەمانی شکست دەهێن و وەک داناڵد ترامپ سەرۆکی پێش و دەدۆڕێن و کۆماری ئیسلامیش تا دێت زیاتر بەهێزتر دەبێت و لە هەموو کاتێکیش زیاتر شکۆمەند دەبێت. کاکێرش با لە لای تۆ دەست پێ بکەمەوە. یەکی لە پرسەکان ئەوەیە ئێران وابەستە بێ یا وابەستە نەبێ بە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015ەوە چ گرنگیشی هەیە بۆ ئاسایشی ناوچەکە؟ بۆچی وا لێک دەدرێتەوە کە پێدەچێت مەترسیەکانی ئێران بەرەو ڕەوانەوە بەرن؟ ئەوەی کە ئێران پێبند نەبێ دیارەیەکێک لە معناکانی ئەوە دەبێ بێجگا لە پرۆژە موشکیەکەی بێجگا لە کەشەپێدان و پەرەپێدانی نفوزی لە ناوچەکەدا مەسەلەی پرۆژە ئۆتۆمیەکەی کە بە قەوڵێکی سڵحی جیهانی و ئاشتی نێونەتەوەی بە خەتەر دەخات دەبێ پێشی ئەو مەسەلەیە لێ بگیرێ. ئەرزم کردی نقطەی دووەمی پرۆژە بالستیکی یا موشکیە دۆرهاوێژەکانیەتی و بێجگا لەوانە لەسەر یەک مەسەلەی نفوزیەسی لە منتەقە و هەیمەنەی لە منتەقەدا. هەیمەنەی ئێران لە منتەقەدا وەک دەبینین لە هەر جێگەیەکی هەبووە لە سووریەیە، لە وڵاتانی عەرەبی، لە عێراق و لە لبنان، لە یەمەن یەکێک لە هۆکارەکانی نائەمنکردنی هەر بەگشتی دنیا بووە. مەسەلەی پەنابەری لێ دەکەوێتەوە، مەسەلەی کێشەی ئابووری لێ دەکەوێتەوە. ئێران وڵاتێکی یاغیە لە ڕاستیدا لە یاسای نێو دەوڵەتی. ئەمە بۆ دژایەتیکردنی ئێران نییە ئەم قسەی کە دەیکەم. ئێران عەلەنەن دەڵێ یاسای نێو دەوڵەتی قبوڵ نییە، نەزمی جیهانی قبوڵ نییە و هەر یەک لە ڕێز جمهوریەکانی ئێران هاتوون بە شێوەی زۆراوجەر بە ڕێبەری ئێرانیشەوە قسەیان تکرار کردوێتەوە کە دنیا دەبێت لەسەر نەزمێکی نوێ کە هەڵگرەکەی ئەوانن دامەزرێتەوە. بۆیە محدود نەکردنەوە و دەستی ئێران کورد نەکردنەوە لە بواری جۆرا و جۆردا لە ڕاستی ئەو کێشانیان بۆ دەخڵتێنێ تەنها ناوچەکە ناگرێتەوە. ئەگەر ناوچەکە دەگرێتەوە لە نەهایەتدا کێشە بۆ دنیا دەخڵتێ. دیمان لە کێشەی سووریە چی کەوتەوە، کێشەی پەنابەری کەوتەوە، کێشەی ئەمنیەت کەوتەوە، کێشەی تۆریزم کەوتەوە. بێجگالەوە خودی ئێران لە هەر جێگەیەکی و دنیادا نفوزی هەیە بۆ تێکدانی نەزمی جیهانی بە قەوڵی خۆی کوتەنی یا بۆ سوڵتەی تاغوت لەسەر دنیا دەست بۆ هەموو مەسەلەیەک دەبات. لە کوباوە چاو لێ بکە بۆ ڤەنزوێلا، لە ئەمریکای لاتین، بۆ ئافریقاوە، بۆ ناوچە لە هەر جێگەیەکی ئێران دەستی بچێتە پێش جەسوورتر دەبێ و لەو بارەوە کێشەی ئەساسی ئێران لە ئاستی گشتیتردا ئایا دەتوانێت یا ناتوانێت ئەوە مەسەلەیەکە. بەڵام شێوەی بیرکردنەوەکەی ناردنی ئیدۆلۆژیەکە بۆ ئیدارەکردنی دنیا بەو شێوەیە کە خۆ دەیوێت. هەرچی ئێران جەسوورتر بێت دەستی زۆرتر بکرێتەوە نەتیجەکانیمان دیوە، تروریزممان دیوە، پشێویمان دیوە لە منتەقەکەدا و لە ئاستی ئەوروپاشدا هەر ماوەیە ناماوەیەکی دەبینین کە دەستی ئێران لە جێگەیەکدا بە مەسەلەی ترور و کوشتنی کەسێکەوە بێ باگ لە
وڵاتەکان و سەروبەری وڵاتەکان ببینین. بۆیە من پێم وایە مەحدودکردنەوەی ئێران تەنها لە پرۆژەکانی مشخصی ئێستەیدا نیە، لە نفوزیدایە لە هەر جێگێک جێپێ هەبێ و نفوزی بێ ئەو کێشانە دەناتەوە کە ئەمنیەتی وڵاتەکانی دیکە دەخاتە خەتەرەوە. باش کاک سۆران دێمە لای جەنابەت ئەگەر هاوڕابی لەگەڵ قسەکانی کاکێرشدا ئەمێ بزانم بۆچی کۆمەڵگەی نێونەتەوەی ئەو هەموو بایەخە دەدەن بە کۆماری ئیسلامی ئێران لە بری ئەوەی بگەنە ڕێکەوتن ڕێگەی تر بەکار نایەنن. لە ڕاستیدا ئیدارەی پێشووی ترامپ ئەیویست جۆرێک لە زۆرترین فشار دروست بکە بۆ ئەوەی ئێران لە بنێوخوا داڕوخێنێ وەک یارمەتی خەڵکی ئێران و نەتەوەکانی ناوخۆی ئێران بدا بۆ ئەوەی بتوانن ئەو ڕژیمە بەرەو تێکچوون و ڕوخان بن، بەتایبەت کە ئەمریکا ئەزمموی هێرشکردنی هەبوو بۆ سەر ئەفغانستان و عێراق نەیەویست ئەو مەسەلەیە یا پرۆسەی هێرشبردن بۆ ئێران لە ڕووی سەربازیەوە جارێکی تر دووبارە بکاتەوە. ئەیویست لە ڕێی سزا ئابوووریەکانەوە ئێران تێک بشکێنێ و دام و دەستگا کاریگەریەکانی تێک بشکێنێ و لە ڕێی ڕاپەڕینی خەڵکەوە ئەو ڕژیمە بگۆڕێ. بەڵام لە ڕاستە ئەوەی کە ئێستا دەیبینن ئەم کابینەوە ئوروپا و کۆمەلگای نێودەوڵەتی زیاتر لەگەڵ جۆرێک لە ڕێکەوتنە و جۆرێک لە ئەمتیازانە بە ئێران و ئەدایانەوێ لە ڕاستیدا ئەم کێشە بنبڕ نەکەن، ینی جۆرێک ئەوەی هەیە کە بنجکەن، ینی بنجکەن سڕیکەن بۆ دنا ئێران گەورەترین مەترسیە بۆ ئاسایشی ناوچەکە و بۆ ئاسایشی یانی وە گەورەترین ڕژیمێکی دیکتاتۆری لە ناوچەکە لەسەر خەڵکی خۆی و ئێمە ڕۆژانە شاهیدی ئەوەین کە لە ناوخۆی خۆیان ئێران چی بەسەر خەڵکی خۆی دێنێ و لە وڵاتانی ناوچەکەی چۆن ڕوبەڕووی شەڕ و ماڵوێرانی کردوتەوە و ئێمە لە 2 ساڵی ڕابردووە شاهیدی ڕاپەڕینی خەڵکانی وڵاتانی وەکو لوبنان حتا بەشێ لە سووریا لە عێراق لە ئەو وڵاتانە بوون کە دژی دەستێوەردانەکانی ئێران بوون و ماندوو بوون بەهۆی ئەو هەموو کارەساتە کە میلیشیا و چەکدارەکانی سەر بە ئێران لە وڵاتانەدا دەیکەن. بۆیە ئێران دەبێت جۆرێکی تر ڕفتاری لەگەڵا بکرێت. لە ڕاستە کۆمەلگای جیهانی بەتایبەت ئەمریکا و ئوروپا هێشتا مەترسیەکانی ئێرانیان لەبەر نزیک نییە لە خۆیانەوە، وەک عەرەب دەڵێ ئەو کەسەی دەستی لە ئاگرە جیاوازە لەو کەسێک کە دەستی لە نێو ئاوە. بۆیە ئەوەی کە لە ڕاستیە زۆرترین مەترسی ئێرانی لەسەر وڵاتانی ناوچەکەن و ئیسرائیل لە هەموو کەسێ زیاتر هەز بە مەترسیانەی ئێرانەکە. بەڵام کاک سۆرانەگەر یارمەتیم بی لە وڵاتانی ناوچەکەشدا هاوڕاییەکی تەواوەتی نییە بەرامبەر بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵەوەشدا کە مەترسیەکە هاو بەشە. ئەمە ڕاستە، ململانەی نێوان عەرەب و ئیسرائیل یەکێ لە گەورەترین بربەستەکانی دروست نەکردنی بەرەیەکی هاوبەش بوو بەرامبەر بە مەترسیەکانی ئێران و ئێران بەداخەوە لە ڕێی شیعەکانەوە و لە ڕێی ئەو بەکرێگیراوانە کە هەیە بوو دەستی بەسەر کۆمەڵی وڵاتی عەرەبیا گرتبوو کە انتیمای مەسەبی بوونیان بۆ ئێران هەیە. بەڵام دوای ئەزمموی چەندین ساڵە ئەم وڵاتانە ئێستا ڕوبەڕووی هەژمونی ئێرانە بنەوە خەڵکەکەی و ماندوو بوون بەدەستی سیاسەتەکانی ئێرانەوە لە دوای ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی بەشێ لە وڵاتانی عەرەبی لە ناوچەکە کە مەترسی ئێرانیان لەسرە لەگەڵ ئیسرائیل ئێستا جۆرێک لە کۆدەنگی پەیتا خەریکە لە بەرامبەر ئێرانە دروسە بێ و بەرەیەکی هاوبەشی تازە دروسە بێ کە بەرژەوەندیەکانیان یەکە و مەترسیەکانیشیان بەرامبەر بە ئێران یەکە و ئەم بەرە ئەولەویاتی خۆی وا لە بەرچاوەگرێت کە دەبێ هەموو ڕێگای بگرێتە بەر بۆ ئەوەی ڕوبەڕووی ئێران بێتەوە. ئایا هەوڵە دەن کە هێرشی نظامی بکەن؟ ئەمە پابەندە بەوەی کە ئێران تا کوێ دەڕواتە پێشەوە تا کوێ درێژە بەم سیاسەتانەی خۆیدا. بەڵام ئەوان لە یەک شتا هاوبەشن کە بەتایبەت ئیسرائیل ئەوەی ڕاگەاندووە ئەوان بەڕێکەوتنی کۆمەلگای جیهانی و ئەمریکا لەگەڵ ئێرانەوە بەڕێنەکەوتن ئەوان نایەڵن. ئەمە نەتانیاهو خۆی وتوێتی کە وەکو ئیسرائیل نایەڵن ئێران دەستی بە چەکی ئۆتۆم بکە. بۆیە ئێستا ئەم بەرە خەریکە شکڵەگرێ و هیوادارم کە زیاتر ئەم بەرە پەرە بستێنێ و بتوانێت دۆستە ڕاستەقینەکانی خۆی لە نێو ئێرانە و لە نێو وڵاتانی لە ڕوبەری تریشە بدۆزێتەوە. هەڵبەتە نوکوڵیش ناکرێت لەوەی کە لە هەمان کاتدا کۆماری ئیسلامی ئێرانیش هەوڵی خۆی دەدات بۆ دۆستایەتیکردن و دروستکردنی هاوپەیمانێتی نوێ بەتایبەتی لە وڵاتێک لەگەڵ وڵاتێکە وەک وڵاتی چین. لەسەر ئەم دۆسەیە دەگەڕێمەوە بۆ لاتان. ئێران پێدەچێت وەک هەوڵێک بۆ ڕزگارکردنی خۆی لە کاریگەری ئەو سزایانی کە لەسەرەتی و هەروە خۆ دەرباسکردن لە زۆرێک لەو قەیرانانەی کە تێککەوتووە بەهۆی ئەو بەرنامە ناوچیەوە ڕێکەوتنیێکی 25 ساڵەی استراتیژی لەگەڵ وڵاتی چیندا مۆر دەکات. ئەمریکاش
نیگەرانی هەیە بەڵام بە ئاگاهیەوە. لەگەڵ هەموو لایەنەکاندا لە هەڵداین تا چین ببێتە بەشێک لە پرسی ڕێکەوتنە ناوەکیەکە و هەنگاوی داهاتوش ئێمە ئامادەین بۆ دیالۆگێکی بابەتیانە لەگەڵ ئێراندا وەک پێشتری ژووتومانە بە مەبەستی گەڕانەوەیەکی هاوبەشیانە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە و بۆ وابەستەی هاوبەشیش بێگومان هەوڵیش دەدەین تا چین و وڵاتانی تریش هەنگاوێکی وەها نەنن لەگەڵ ئێراندا یان کارێکی وەها لەگەڵ تاراندا نەکەن کە بەرژەوەندیەکانی ئێمە بخاتە بەرمەترسیەوە. گەورە سەرکردە لەشکریەکانی ئەمریکاش مەترسیەکانی بێژینگیان نەشاردوێتەوە. چین گەورەترین هەڕەشە و مەترسی استراتیژی درێژخایەنە بۆ ئاسایش لە سەدەی 21دا. پارتی کۆمونیستی چین کاریگەریەکی خراپ و گەندەڵکارانەی هەیە لەسەر کار لە ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیش. نمونە زۆرن وەک هەوڵی چین بۆ سەر و سەوداکردنەکان لەسەر بەندەرەکان، قەرز بە مەبەستی فشاری سیاسی، سیاسەتی بەکارهێنانی ڤاکسین کە بنکۆڵی سەروەری دەکات، چاودێریەکانی دەوڵەتە، تەکنۆلۆژیا گەڕان بە شوێن سەرچاوەکاندا و چەندان خراپەکاری تریش. کاگەرش بەڕای جەنابە ئەم ڕێکەوتنە 25 ساڵە استراتیژیەی نێوان تاران و بێژین دەکرێت وەک بژانەوەیەک بۆ ئێران سیر بکرێ؟ هیچ لەوەدا نییە ئەو ڕێکەوتنە کە بە بڕیاری خودی خامنەیی لە سەرتاوە دەستی پێکرد و ئێستش گەیشتۆتە ئاکام بە ئاکام بەو مانایە کە ئێستا ڕێکەوتنەکە ڕسمی بووەتەوە. هەوڵێکی زۆر وریایانە بوو بۆ دەرباسکردنی جمهوری ئیسلامی و لە عینی کاتیشدا بەدەستی پڕەوە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەڕەشەکان لەگەڵ شارەکانی ئەمریکا و ئوروپا. من پێم وایە ئەمە هەوڵێکی زیرەکانەیە و لە هەموو ئاستێکدا بە قازانجی ئێستەی کۆماری ئیسلامیە لە حاڵی حازردا زۆرتر مەبەستمەیەوە لە کورتخایەندا ڕەنگە لە درێژخایەندا مەسەلەکە بڕێک فەرق بکە بەڵام لە حاڵی حازردا و ڕێکەوتنە هەرێکی یەکجار زۆر دەداتە ڕژیمی جمهوری ئیسلامی لەگەڵ زلهێزێکی گەورەی دنیا هاودەستی دەکا. ئەو ڕێکەوتنە لە دەیان بواری جۆرا و جۆردا دیارە بە قازانجی چینە زۆرتر بەڵام عینی کاتیشدا حکوومەتی ئێران هەم بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەڕەشەکانی غەرب و هەم بۆ بوژانەوەی ئابووری و لەسەر پێڕاگرتنی خودی حکوومەتەکە و کەمکردنەوەی فشارە ئابووریەکان ڕاستیا پێویستی بەو ڕێکەوتنایە و حرەکەتێکی زیرەکانەیە کە ئێران لەو پەیوەندێدا ئێستا کردوێت. ئەگەر یارمەتیم بە کاگەێرش پێ دوایە وڵاتی چین دەستبەرداری بەرژەوەندیەکانی خۆی بێ لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا و بەتابەتیش ئەمریکادا لە پێناوی ئێرانە؟ نا ئێرانی هێشتا چاوەڕوانیشتی لەو بابەتە لە چین نیە. دیارە وەک عەرزم کردی لە کورتخایەندا دەکرێت و چاوەڕوانیەمان دەیبێت لە درێژخایەندا بەڵام تو ئەگە چاو لێ بکەی ئێستا سعودیا وڵاتی یەکەمە بۆ ناردنی نەوت بۆ چین بە وڵاتی یەکەمە، ئەم رووسیا وڵاتی دووەمە و ئەمریکا تقریبەن وڵاتی چوارەمە. ئێران دەکەوێتە وڵاتی 56ەوە. پاشان ئەو ڕێکەوتنە لە درێژای 25 ساڵدا قرار وایە نزیک بە 400 تا 600 میلیارد دلار بێ قازانجەکەی. لە حاڵی حازردا ساڵانە بازاری اقتصادی وڵاتانی خەلیجی 260 میلیارد دلار بۆ چین بێجگا لەو نەوتە بێجگا لەو ڕێگای یا و پشتوێن و ڕێگا ئەو پرۆژەیە کە قرار وایە بەنێو منتەقەکەدا بچێ وڵاتانی عەربی بە زۆری بگرێتەوە. ئەم مەسەلە لە درێژخایەنیشدا کێشەیە بۆ چینیەکان ئەگەر بیانەوە پشتی ئێران بە تەواوەتی بگرن ئێرانیەکانیش ئەو مەسەلە بزانێت چین ناتوانێت ئەو کارە بکە بە تایبەت ئەگەر وا فکرکەینەوە و ئەو بۆچوونە و ڕاست گەڕێکە ئەمریکایەکان دەیانەوێت منتەقە بەجێ بێڵن ئەو چینە ڕوبەڕوو دەبێت لەگەڵ ناوچەیەکی پڕ لە کێشە بە کۆمەڵێک خێروبێرەوە بەڵام بە کۆمەڵی هەڕەشەشەوە چین ناتوانێت ئەو سەرپێچیکردنەی ئێران قبول بکات لە حاڵەتەکە ئێران لە منتەقەکەشدا هەیمەنەی دەوێت. ئێران وەک نمونونەکەی رووسیا و سووریا ئێران بۆ مەرحەلەی کاتی دەیەوێت لەگەڵ ئەو گەورە هێزانە ڕێککەوێ بۆ ئەوەی مەنافعی بپارێزرێ و خۆی بپارێزرێ بەڵام بە سووریەشدا دیمان ڕووسەکان لە بەرابەر ئێرانەوە قەراریان گرت ئەوە ئەگەر بێت و لە تەسویرێکی گەورەتردا چاوی لێ بکەین لە منتەقەکەدا ئەگەر ئەمریکا منتەقەکە خاڵی بکە وەختە چین گەورە هێز دەبێت و مەنافعی چین لەگەڵ هەیمەنەی ئێرانی دەکەوێتە ڕوبەڕووبوونەوە بۆی لە درێژخایەنیشدا پێم وانە ئێرانیەکان و چاوەڕوانیانە هەبێ و ناشتانە و چاوەڕوانیانە هەبێ بەڵام لە کورتخایەندا بە قازانجی ئێرانیەکان. بەڵێ کاک سۆران واشنگتن ڕای وایە کە بێژین بە نیگەرانیەوە دەڕوانێتە بەرنامە ناوچەکەی ئێران و هاوڕانیە لەگەڵ ئەوەی کە ئێران ببێتە خاوەنی چەکی ناوچی. ئەمە چەند کاریگەری دەبێ بەسەر ئەگەر و نەگەری سەرکەوتنی ئەو ڕێکەوتنە استراتیژی کە کردویانە؟
بەست لە چین ناوێ ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵێ لە ڕاستیات کۆمەلگای نێودەوڵەتی و چین و چینی ژۆک و زلهێزێک هەمووی نیگەرانی ئەوەی هەیە کە ئەگەر ئێران دەستی بە چەکی ئەتۆمی بگا پێشبڕکێ و منلانەیەکی ئەتۆمی لە ناوچەکەدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێتە ئاراوە بە تایبەت سعودیە ئەوەی نەشاردێتەوە ئیمارات میسر تورکیا ئەوانیش دایانەوێت دەستیان بە چەکی ئۆتۆم بگاوە ببنە خاوەنی ئۆتۆم بەرام بۆکە ئەم هەمان سینارۆکە لە سەردەمی هند و پاکستانە دووبارە بووە ینی بۆ ئەوەی هاوسەنگی هێز دروست بێ و هاوسەنگی پاراستن دروست بێ بۆ وڵاتەکان ئەوانیش پەنا بۆ بەدەسێنانی چەکی ئۆتۆم و دروستکردنی چەکی ئۆتۆمە بن بۆیە بە بڕای من نیگەرانەکە لێرەوە سەر هەڵەدا کە ئێران دەسی بە چەکی ئۆتۆم بگا نایارەکانی ئێران و دژمنەکانی ئێرانی ئەو وڵاتانەی کە مەترسی ئێرانیان لەسرە ئەوانش لە ڕووی ئابوووریەوە بەهێزن لە ڕووی سەربازیەوە بەهێزن و لە پارەی ئەوان هەیە ئیمکاناتی ئەوانەیە و پەیوەندی ئەوە نەشیان بۆ دروست بووە کە بتوانن داوا لە وڵاتە دۆستەکانیان بکەن یارمەتیان بدەن لە دروستکردنی بنکەی ئۆتۆم و دەستڕاگەیشتیان بە چەکی ئۆتۆم بەتایبەت کە لەم حاڵەتە ئەگەر هاتوو ئێران پاشە کشەنەکە سعودیا ئەلتەرناتیڤێکی ترینە جگەلەوەی کە لەگەڵ سینیا لەگەڵ رووسیا ڕێبکەوێ بۆ ئەوەی ئەویش پیتاندنی یۆرانیۆم بۆ دەستێنانی چەکی ئۆتۆم دەست پێ بکەوە ئیماراتەکان هەروە میسریش هەروە بۆیە ئەمە مەسەلەیەکی زۆر حساسە بێ بۆ وڵاتانی زلهێز بەتایبەت بۆ چین بۆ ئەمریکا بۆ وڵاتانی ئەوروپایی و لە هەمان کاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە باتە ململانەیەکی ئاڵۆزی ئەتۆمیەوە کە سەرنجام چینیش بەرژەوەندی اقتصادیەکانی لەم چوارچێوەدا ئەکەوێتە خەتەر. هەڵبەتە لەم بەرنمەیەدا تا ئێستا باسمان لە هاوپەیمانەکان و هاوبەشەکانی ئەمریکاش کردووە لە ناوچەکەدا بەڵام وەکو گەورەکار بەدەستانی ئەمریکا لێرە لە واشنگتن ئاماژەی پێدەکەن هەر بڕیارێک یا هەر گۆڕانکاریەک لە بڕیاردا بەرامبەر بە ئێران بکرێ پێویستی بە ڕاوێژکردن هەیە. بەڵێ ئێمە جەختەکەینەوە لەوەی بەر لە هەرگرتنەبەری ڕێوشوێنێک و بەتایبەتیش لەسەر دۆسیە ئێران ڕاوێژ لەگەڵ کۆنگرسی خۆماندا بکەین بەڵێ هەر ئاواش دەکەین جا پێویستە ئەوەش بڵێم نەک هەر لەگەڵ کۆنگرسی خۆماندا بەڵکو لەگەڵ هاوپەیمان و هاوبەشەکانیشماندا لە جیهان ئەم پرسە و ڕایەت دەکەین و بە هەمان شێوەش لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا کە نیگەرانی خۆیانیان هەیە و بەرژەوەندیەکانیان دەکەوێتە بەرمەترسیەوە. ئەم و توێژانەی دەستیان پێکردووە لەسەر بەرنامە ناوچیەکەی ئێران هاوکاتە لەگەڵ درێژە پێدانی کۆماری ئیسلامی ئێران بۆ دەستێوەردانەکانی لە وڵاتانی ناوچەکەدا یەمەن بنمونە. وادەی ئەم ئاگربەستە کەوتووەتە سەر حوسیەکان ئێمە لە ئێستاوە ئامادەین و هیوادارین دەست بەجێ ئاگربەست بکرێت بەڵام ئەوە ئەرکی حوسیەکانە پێویستە حوسیەکان بڕیار بدەن لەوەی ئایا بەرژەوەندی یەمەن دەخەنە پێشەوە یان بەرژەوەندی ئێران بە پلەی یەکەم دێت جا ئەگەر وابەستەی پاراستنی گەلی یەمەنن ئەوە پێویستە دەست بەجێ بەم ئاگربەستە قایل بن. بەڵام لەگەڵ ئەو هەموو ڕەوشە نەخوازراوەی کە کۆماری ئیسلامی ئێرانی تیادا لە ئێستادا ئێستاشی لەگەڵدا بێ ئاشتی و سەقامگیری لە ئێمەندا بە دۆسیەکی ئەوەندە گرنگ نابینێت. ئەو ڕۆژەی ئەمریکایەکان چرای سەوزیان بۆ سعودیەکان هەڵکرد تا بچنە شەڕی یەمەنەوە ئایا دەیانزانی لەوێ گیر دەخۆن ئایا دەیانزانی دەیان نێرن بۆ چە زڵکاوێک ئەوە تا ئێستا نەدەتوانن لەو شەڕەدا بمێننەوە و نەدەشتوانن لێ بکشێنەوە. کاکێرش لە تەواوی ئەم هەلومەرجی کە ئێستا هەیە بەرامبەر بە ئێران لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەی ڕەفتارەکانی ئێران لە ناوچەکەدا دەستێوەردانەکانی ئێران لە یەمەن لە عێراق لە سووریا لە لوبنان لە شوێنەکانی تریشدا ئەمانە بەکوێ دەگات چەندێک بەهێن وەرگیراوە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەی. لە حاڵی حاضردا کۆمەڵێک علایم دەبینین کۆمەڵێک نیشانە دەبینین و نیشانانە هەمویان پێمان دەڵێت لە ئەوڵی شەوارزم کردی کە ئەمریکایەکان دەیانەوێ بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێراندا زەختی نەیارەکانی ئێران دەوڵەتانی نەیاری ئێران و نادۆستی ئێران لە منتەقەکەدا و هاوپەیمانە کۆنەکانی ئەمریکا لەسەر خۆی کەم کاتەوە هەر لە قۆناغی ئەوەڵەوە مەسەلەی وەگارزم کردی مەسەلەی یەمەن و عربستانی سعودی و شارهێنانەی بۆ عربستانی سعودیە پێنەفرۆشتنی چەک بە ئەمارات و مەسەلەی لەگەڵ مەسەلەی عێراق مەسەلەی سووریا هەموو مەسەلەی تورکیا هەموو ئەوانە نیشانە لەوەن کە ئەمریکایەکان بۆەوەی لەگەڵ ئێران ڕێککەون دەیانوێت زەختەکان کەمکەنەوە بێجگالەوە بەڕاستی دەیانەوێت بە شێوەیەک لە منتەقەکە دەرباز بن کێشەکانی منتەقەکە لە کۆڵ خۆیان بکەنەوە لەلایەکەوە دەیانەوێت
ئوروپایەکان لەگەڵ ئەو مەسەلە چون زەرەرەکانی زۆرتر بۆ ئوروپایە کێشەکانی منتەقە زەرەرەکانی زۆرتر بۆ ئوروپایە لە ڕووداوەکەی ڕووداوی مەوجی پەنابەریەکانە دیمان کە چۆن ئوروپایەکان لەگەڵ کێشەی پەنابەری ڕوبەڕووبوون لە مەسلەی داعشدا دیمان چون لەگەڵ مەسلەی تروریزم بەرەو ڕووبوونەوە بۆیە هەر دراوی شتەیەک لە کێشەی منتەقەکە ئەمریکاکان پێیان وایە زۆرتر ئوروپایەکان لەگەڵ ڕوبەڕوو بن بێجگالەوە ڕووسەکان و چینەکان مەنافعیان ئێستا زۆرترە لەو حاڵەتەدا کە ئێستا ئەمریکا پێی وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بازاڕێکی زۆر بە قازانج نییە حتا دەبینین بۆ چەک و چۆڵفرۆشتن بە وڵاتەکانی زۆرتر دەست دەکێشنەوە چەک نافرۆشن بە وڵاتەکان مەسلەیەکی کە هەتا کوشتە ئەمریکایەکانی پێناسرا بووە بۆ مەنافعیان یەک مەسلەی چەک بوو دوو مەسلەی ئەنرژی بوو ئێستا لە هەردوو بوارەکەیدا خۆ دەکێشنەوە بەڵام ئەوەی کە دەستی ئێران لە منتەقەکەدا بکەنەوە ئەمریکایەکان ئێستا پێیان وایە بۆ خۆکشاندنەوە و دەست هەڵگرتن لە کێشەکان بە قازانجیانە بەڵام بەرەو پێشچوونی کێشەکان لە نفوزی ئێران لە منتەقەکەدا وەک پێشتریش عەرزم کردی لە ڕاستیدا بیانەوە و نەیانەوە هەم بۆ هەیمەنەی ئەمریکا کێشە دروست دەکات هەم بۆ داهاتووی ئەمنیەتی ئەمریکا کێشە دروست دەکات هەم بۆ مەنافعی ئەمریکا کێشە دروست دەکات پێچگالەوە هەتا ئەگەر چین لە منتەقەکەدا بەو شێوە کە هەتاکو ئێستا دەیەوێت سوود ببا لە ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا و چینیشدا بە زەرەری هەیمەنەی ئەمریکا و زلهێزبوونی ئەمریکایە بۆیە من پێم وایە ئەگە ئەمریکایەکان ئێستا دەیانوێت زۆرتری فۆکۆسیان بۆ ئیدارەکردنی وەزعیەتی نێوخۆی خۆیان و باشکردنەوەی ئابووری و دامەزراندنی وەزعیەتی و گەشەپێدانی وەزعیەتی ئەمریکا بەکار ببن تا ئەوەی کە لە کێشەکانی منتەقەدا دەخاڵەت بکەن من پێم وایە منطقی زلهێزبوون ئەو ئیجازەیان پێ نادا ئەمریکا بیانێ و نەیانەوێ مەجبورن لەگەڵ ئەو کێشە سەرۆکاریان هەبێ و هەر دەراوی شتێکی ئەو ڕۆیەخیان نەگرێ سبەینی خیان نەگرێ بۆیە ئێستا وای چاو لێ دەکەن دەیانەوێ هەموو مەسەلەکان بخەنە باکسەوە ئەوان خاوەنی کێشەکان نەبن بەڵام لە ڕاستیدا منطقی زلهێزبوون مەنافعی گشتی ئەمریکا لە درێژخایەندا مەجبوریان دەکات بە ڕوبەڕووبوونەوە جارێکی تر لەگەڵ مەسەلانە و بوونی نفوزی ئێران بەو شێوە لە منتەقەدا وەک لەو ماوەی دوای ڕێکەوتنی 2015دا دیمان لە نەهایەتدا بە زەرەری هەمووان تەواو دەبێت بەڵێ کاک سۆران بەڕای تۆ ئەمریکا چەندێ دەتوانێت پێداگیر بێت لەسەر ئەوەی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدایە هاوبەشەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بکاتە بەشێک لە وتوێژی ڕاستەوخۆ لەسەر گرفتەکانی ئێران و وابەستەیی ئێران بە ڕێکەوتنە ناوچیەکەوە من پێم وایە ئەمریکا لەگەڵ ئەم کابینە لەگەڵ هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تێڕوانینی جیاوازی هەیە و تەنانەت نەک ئەوەی کە ناتوانێت بیانکەوە بەشێک لە هاوبەشی خۆی و لە بڕیارەکانە بەشداریان پێ بکە بەداخەوە وەک کاگێرش باسی کرد لە هەندێک شوێنە دژی بەرژۆندەکانی ئەوانی وەستاوەتەوە بۆیە بە بڕای من ئەمریکان ناتوانێت ئێرانی ژەمە لە ئەمریکا قبول ناکە تۆ دەبێت ئەمە لەبەر چاو بگرین ئێران ئەمە لە ئەمریکایەکان قبول ناکە و ئەمریکایەکان بۆ ئەوەی ئەمە تێک نەچێ من پێم وانییە پێداگیری لەسەر ئەوە بکەن کە دۆستەکانی خۆیان و هاوپەیمانەکانی خوان بنە بەشێک لە توێژە ڕەنگە دڵنیایی بدەن وەکە ئەوڕۆ ڕاگەیەنراوە کە وەزیری بەرگری ئەمریکادا سەردانی ئیسرائیلەکە و توێژ لەگەڵ ئیسرائیلەکە لە کۆمەڵێ بواری ئەمنی و تایبەتە بۆیە ئەمان هەوڵە دەن کە بڵێن ئێمە گرنگی ئەوە ئەکەین کە ئەم ڕێککەوتنە نەبێتە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندەکانی ئێوە بۆ سەر ئەمنیەتی ئێوە بەڵام بینیمان لە ساڵی 2015 ئەو ڕێککەوتنە کرا چونکە لە هەر ڕێکەوتنەکە کە دەکرێت دەستی ئێران کراوەتر دەکاوە ئاوەڵاترەکەوە ئێران نکاتەوە بەشێک لە هاوبەشەکانی ناوچەکەەوە بەشێک لە بڕیارەکانی کۆمەلگای نێودەوڵەتی و لەو وڵاتانەی کە ئێران دەستێوەردانی هەیە خۆ ئەمریکایەکان و ڕۆژاوا پابندیان نەکردو بە کشانەوە و پاڵپشتی نەکردنی ئەوانە ئەمان هەموو هەوڵێکیان ئەوەیە کە ئێران دەستی بە ئۆتۆم نەگا و جۆرێک ئێران سڕکەن لە دەستگەیشتنی بە چەکی ئۆتۆم ئەنا مەسلەی ساروخی بالستیکیە مەسلەی دەستێوەردانەکانی ئێرانە مەسلەی پاڵپشتی کردنی ئێرانە لە تیرۆر و دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژی ئێران پەرە بە کارە تێکدەرانەکانی خۆی لە وڵاتانی ئوروپایی و حتا لە ئەمریکای شادا بۆیە ڕای من نەک ناتوانێت بیانکە بە بەشێک لەو ڕێککەوتنە بەڵکو زیاتر دووریان نەخاتەوە ڕێککەوتن لەگەڵ ئێرانە جارێکی ترە بێتە هۆی دابڕانی ئەمریکا لەگەڵ هاوپەیمان و دۆستەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کاک سۆران کاکێرش سپاسان دەکەم بۆ بەشداریتان بەرنامەی ئەمەفتەیی چاوی واشنگتن سپاس و پێزانینم. زۆر سپاس بۆ جەناب تۆ بۆ میوانداریشت. سپاس دەکەم. زۆر سپاس کاک بڵێ.
ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە هەتا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان دێڵین.